دووە بە دوای ڕاگەاندنی قۆناغی یەکەمی چاکسازی لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە وا بڕیارە قۆناغی دووەمی ئەو چاکسازیانە ڕابگەێنرێ کامی دووەمیان جیاوازترە و تەرکیزی زیاتر لەسەر وەرگرتنەوەی قەرز و هەڵمەتی وەرگرتنی باجە. لە هەنگاوی یەکەمدا حکوومەتی هەرێم هەروەکو تەبێژەکەی دەڵێ بە کەمکردنەوەی موچە و دەرماڵی پلە تایبەتەکان ئەوڵی کەمکردنەوەی خەرجیەکانی خۆی دەدات، بەمەش هەنگاو و قۆناغی زیاتر دەست پێ دەکات. ڕەنگە قۆناغەکانی چاکسازی بەم نزیکانە هەمووی جێبەجێ نەکرێ، چونکە بەشی زۆریان پێویستیان بۆیە ئاڵوگۆڕ و گۆڕانکاری لە یاساکاندا بکرێ، بۆم پێویستیانەش دەبێ پەرلەمان کارا بکرێتەوە. بەشێکی دیکە لە قۆناغی دووەمی چاکسازی وەرگرتنەوەی قەرزەکانی حکوومەتە لای بەڵێندەران کە بە گوێرەی زانیاریەکانی NRT زیاتر لە 700 ملیار دینارە. ئەوەی کە لە ڕۆژانی ڕابردوو ئەو بەشێکە زیاتر هەنگاوی یەکەمە و زیاتر بۆ مەبەستی کەمکردنەوەی خەرجی و زیادکردنی داهاتی حکوومەتە. بەڵام ئەگەر باس لە چاکسازی حەقیقی بکەین، چاکسازی لە پێکهاتەی حکوومەت و لە بیرۆقراتیەتی حکوومەت و کەمکردنەوەی ڕوتینیات و هەندێک لەو پێداچوونەوانە بە پێداچوونەوەی ڕێنماییەکە دەکرێت، هەندێکیش ممکنە پێویستی بە گۆڕینی یاساکان هەبیتن. ئەندامێکی پەرلەمانی کوردستان دەڵێ هەنگاوی یەکەمی چاکسازیەکەی حکوومەتی هەرێم لاوازە وەخوازیارن لە هەنگاوەکانی داهاتوو کاری جدی بکەن. ئیجراعاتی ئیداریە و شکلم ئیجراعاتە ئیداریش کێشەی قانونی تایە، وەکو ڕاگررتنی بەرزکردنەوەی دەرماڵە و عەلاوە تەرفیعی فەرمانبەران یان کەمکردنەوەی موچەی سەرۆکایەتی هەرێم، چکە موچەی سەرۆکایەتی هەرێم بە قانون ڕێکخراوێ، بە قانون دانرێتەوە، ڕێنمایی لاوەسترە لە قانون. بەشی دووەمی ئێمە پشتیوانی هەر هەنگاوێک چاکسازیەکەین بە مەرجێک چاکسازی ڕیشەیی بێ نەکشقلی. ئێستا بەهۆی قورسی قەیرانەدارەیەکەی هەرێمی کوردستان هەموو خەڵک پێشوازی لە هەر بڕیار و ڕاستپاردەیەک دەکەن کە بار قورسی و خەرجی ناپێویست بەسەر دارایە لاوازەکەی کوردستانەوە کەم بکاتەوە. بەڵام بۆ مەرجەی چاکسازیەکان پڕاوپڕ لەگەڵ ناو و ناوڕەکەکەی دابێ. حکوومەتی هەرێمی کوردستان پاش زیاتر لە 3 مانگ کۆبوونەوەیەکی ئەنجامدا و لە کۆبوونەوەکەدا چاکسازی ڕاگەیاند. بڕیاریشە بە چەند قۆناغێک بەردەوام بێت. قۆناغی دووەمیش ئامادە کراوە و ماوەتەوە سەرۆکی حکوومەت واژووی لەسەر بکات. بەرزان مەلامین، NRT هەولێر.